Captain Ryan Allen. I'm Assistant Director of the President's Own United States Marine Band. The Marine Band's role is unique in this situation. First of all, the storied history of our involvement with the inauguration, but also because we're the musical unit that participates in all three portions of the day, and truly four portions if you include the worship service the next morning. As someone who is the child of immigrants from Indonesia, I would like to express support for our friends in Kurdistan and the others in the Middle East. My name is Gunnery Sergeant Jennifer Paul. Well, this is my fourth inauguration with the band, and it's just such an honor to do. It's so neat to be able to be sitting there right under where they take the oath of office, and it's always a really special moment for me. I'm just honored to be a part of it. پێشانگاکەم تابیرە لە ناخی خۆم کە من یەکێکم لە تژوانی شێرپەنجەی مەمک 3 ساڵ و نیوە من نزیکی 30 نەشتەرگەریم بۆ کرا ئیتر هەمووی تابیرە لە ناخی خۆم لە ئێش و ئازاری خۆم لە تەنیایی خۆم لە بێکەسی خۆم کارەکانم هەمووی باس لە ژیانی خۆمەکە باس لە تەنیایی خۆمەکە لە ئێش و ئازار و نەخۆشی قورسەکەی خۆمەکە. پێم خۆشەکە ئێوە هەمووتان هاتن لێرە لەگەڵ دایکم دڵی دایکمتان خۆش کرد بەڕاستی نازانم بڵێم چ پێم خۆشەکە کارێکی سەریگرە و 3 ساڵە خەریکە و بۆ نەخۆشیە و بۆ هیلاکێ و نەفسێتیشی مرتاح نەبوو ئەو ئێمە لێرە بووین و دایکم بەتەنیا لەوێ دڵی دای ئێمە بتوانانی ئەمە ئیشە جوانە بکات و پێشکەشی بە ئێوە بکە بۆیە هیوام وایە هەموو نەخۆشەکان دایمە ینی وریان بەرز بێت و بزانن کە هەموو شتێک ئەمەلی هەیە لە ژیانە و ئەم پێشانگایە پێمان دەڵێ کە دوو نقطەی زۆر گرنگمان پێ دەڵێ یەکیانەوەیە کە دووچاربووانی شێرپەنجە پێویستیان بەوەیە نمونونەکانی چارەسەر و نمونونەکانی چاکبوونەوە ببینن کە جوانەکان بۆ خۆی کەسێکە لەو کەسانی کە بەرەو چاکبوونەوە ڕۆشتووەوە ئەمە جارێککە هیوا بەخشێتە و نەخۆشانی کە ئەوە بین ویستە لە قۆناغی چارەسەر وەرگرتنان. بازار سیاره عامتا گرانه بیگفتی و سبب جی سیاره بومش امریکا اینو سیاره امریکا نهاد تنخواری گرانه سیاره مدل جدید 2017 و 16 گرانه سیک نگله خوشه کرینو فروتونا تروپیلا واسه وب چکیره دایا واسه خوش بد کرینو فروتونه باشه و نه خوش بد کرینو فروتون چکی من نکه باید ترومپیلا بچک رابیا و کرینو فروتون گله کیما نکه کمیس صافی بد ده کرینو فروتون باشتر بد ان شاء الله